بەیاننامەی کۆمەڵێک لە چالاکەوان و ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانن کوردستان، وەزارەتی ناوخۆ و وەزارەتی ڕۆشنبیری، لایەنە بەرپرسەکان و حیزبەکان و ناوەند و سەنتەرەکان، کەسایەتی ئاینیەکان و ڕۆشنبیریەکان، هەموو چین و توێژەکانی کوردستان. ئێمە وەکو کۆمەڵێک لە بەشی چالاکەوانانی هەڵەبجە و تین و توێژەکان و ڕێکخراوەکانی هەڵەبجە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بۆ ئەم خاک و هەرێمە کە مەڵبەندی ژیان و شارەسانەتی و پەیوەندی توندی کۆمەڵایەتی و شکۆی خێزان و پێکەوە ژیان بووە هەر لە دێر زەمانەوە، ئەم سەرزەمینە لانکەی ژیانی ئارامی بووە. بەڵام چەند ساڵێکە کوردستان بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هاتووەتە کایەوە چی ناوخۆیی و جیهانی کە دروست بووە لە بواری تێکەڵبوون و کارلێکی کۆمەڵایەتی، چی لە بواری ڕاگەیاندن، چی لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و داهێنانە نوێکانەوە، هەروەها بەهۆی ئەو بارودۆخە سەختە و دژواری لە ڕوانگەی ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەوە دروست بووە. ئەمانە هەمووی کاریگەری خراپیان کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی و دەرەنجامی نەخوازراوی هێنایەتە کایەوە کە بە تەواوەتی لە ناو کۆمەلگادا ڕەنگی داوەتەوە و دەرهاویشتەی نەرێنی هێناوەتە کایەوە. بە جۆرێک ئەم دیاردانە هەمویان نامۆن بەباری سایکۆلۆژیا و سیستەمی کۆمەڵایەتی ئەم هەرێمە. بۆیە ئێمە لە سۆنگەی خەمخۆریمانەوە داوا لە هەموو لایەک دەکەین کە بە زووترین کات بێننە سەر خەت بە هەموو شێوێک ڕوبەڕووی ئەم گرفتە گەورانە ببنەوە کە خەریکە لە کوردستاندا لە حاڵەتەوە دەبێتە دیاردا، بە چەشنێک کە ئەم بارودۆخە بەو شێوەیە بڕات بە پێشەوە بە تەواوەتی ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی دەرونی تاشی ئەم وڵاتە دەکەوێتە مەترسیەوە. هەموو دەستگاکانی حکومەتیش دەکەونە ژێر بەرپرسیارەتیەوە کە بێتوانایی خۆیان پیشان دەدەن لە ئاستی ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە ڕۆژانە ڕوودەدەن. بۆیە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە بە زووترین کات بێنە سەرخەت بۆ ئەم دۆخەی هاتووەتە پێش، بۆ ئەوەی کۆمەڵێک هەنگاوی پێویست بندرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە گەورانەی کە بەرەوکی هاوڵاتیانی ئەم هەرێمەی گرتووە، وەکو دیاردەی خۆکوژی و کێشەی کوشتنی مرۆڤ و دەستبردن و بۆ ماڵ و دزی و ئاژاوی کۆمەڵایەتی و سەرهەڵدانی کێشەی خێزانی و ڕاگەیاندنی چاواشەکار و تێکدەری شیرازەی خێزان، بەرنامە بێسانسۆرەکانی جیهانی ئەنتەرنێت و یاریەتر سەناکەکان کە بووەتە هۆی ژەهرێکی کوشندا بۆ کۆمەلگایەکی سادە و پاچی کوردستان، دراما دۆبلاژکراوەکان کە لە هیچ ڕەهەندێک و کەلتوری کوردەواری ئێمە و کۆمەلگای ئێمەدا ناگونجێ، سەرڕای ئەو هەموو کێشە خراپانەی دۆخی سیاسی و ئابووری و بێکاری و نەبوونی دەرفەت بۆ گەنجان و ئەو بۆشایە کۆمەڵایەتیەی کە بوونی هەیە و دەرفەتێکی باشی ڕەخساندووە بۆ پەرەسەندنی کێشە و تەشەسەندنی کێشە کۆمەڵایەتیەکان. بۆیە ئێمە وەکو سەرجەم تین و توێژە ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە داوا لە هەموو شار و شارشکەکانی دیکەی کوردستان دەکەین بە زووترین کات هەڵوێستی خۆیان ڕابگەێنن بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین فشار دروست بکەین و ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەخوازراوەی کوردستان ببینەوە. ئەم ڕوبەڕووبوونەوەیش ئەرکێکی گشتی و ئەخلاقیە لەسەر شانی هەمومان بە گشتی و بە تایبەتی دەسەڵاتی حکومڕانی ئەم هەرێمە لایەنە پەیوەندیدارەکان بەبێ جیاوازی پێکەوە پێویستە ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەخوازراوە ببینەوە، ئەمەش لە پێناو دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتی و ڕێگەگرتن لەو تاوانە گەورانەی کە ڕۆژانە بە بەرچاوی دام و دەستگا حکومەکان و ناحکومەکانەوە ڕوودەدەن. حاڵەتەمە تەنها حاڵەتی کوشتن نییە، پێوترێت دیاریدەیەکی زۆر ڕوونە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە ئەبینرێت. ئەمەی کە تۆ باسی لێوە ئەەکەی ناکرێ هەر فەرامۆشکری لە کەناڵەکانە باز نەکرێ، پێویستە ئیشارەتی پێ بدرێت، بەس نەک بە ئەو فۆزایی کە ئەمڕۆ لە کەناڵەکانە بە بەردەوامی ئەو حاڵەتانە دووبارە بێتەوە. زۆر کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤەکان لە عایلەکانە لە ناو کۆمەلگای ئێمە. بەڕاستی ئەمە پێویستە کە چارەسەر بکرێت و ئەم دیاریدەناسینەی ناو کۆمەلگای ئێمانە من دەستخۆشی لەو ڕێکخراوانی هەڵەبجە و ئەو ڕێکخراوانەکەم کە هەوڵیان ئەفشارێک دروستکەن بۆ ئەوەی ئەم حاڵەتە بنەبەر بکرێت و نەک هەڵەبجە، تەنها پێویستە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بێنە دەنگ و بۆ بنەبەرکردنی ئەم دیاریدێکە لە ناو کوردستان و ناو کۆمەلگای ئێمە هەیە. هەڵبەتە هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ بە دوانەچوونی ئەو حاڵەتانەی کە لە ڕوئەیە ئەو کوشتنانەی کە لە کوردستانە بێوەژن کوشتنە ئەو پیاو کوشتنە و مناڵ کوشتنانە کە ڕوئەیە بە دوچوونی باشی نیە و یاسا سەروەر نییە لە مەجاالەیە.